بسم الله الرحمن الرحيم الحمد لله والصلاة والسلام على رسول الله صلى الله عليه وعلى آله وصحبه ومن تبعه بإحسان إلى يوم الدين. برزان وخۆشەویستان ئیمانداران، السلام عليكم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم بە بەڕێستان دەگەم بۆ باسکردنی چەند دەقیقەیەک لە خزمەت سەدەقەکردن و خێرکردن لە مانگی ڕەمەزانی پیرۆزدا و لە غەیری مانگی ڕەمەزانیشدا. بەڵام پێشەوای ئێمە، گەورەی ئێمە محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لەو مانگە پیرۆزەدا زۆر زیاتر خێری کردو و ئاگای لە هەژار و فەقیر و یەتیم و نەدار و ئەو کەسانە هەبووەکەوا پێویست و محتاجی پارە بووینە بەڕاستی. بەڕێزان و خۆشەویستانم، پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم سەحابەکان وا وەسفی دەکەن لەو مانگە پیرۆزەدا کوب بادێ بە سەرێعی ئەوها سەدەقەی دەکرد محەممەد المستەفا. چێ کەسێکی هەیە وەکو ئێمە، چێ پێشەنگێکی هەیە وەکو ئێمەی مسلمان، چێ کەسێکی هەیە وەکو محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بفەرمێ هەر ماڵێک لە لای من بێ نابێ لە 3 ڕۆژ زیاتر ببینێتەوە ئیلا بێ بیدەم بەو خەڵکە، بەو هەژارانە، بەو فەقیرانە، بەو نەدارانە. یعنی چێ هەیە وەکو محەممەد المستەفا صلی الله عليه وسلم بە سۆس، بە زەیی، بە ڕەحم، ڕاستگۆ لە قسەکانیدا، ڕاستگۆ لە کردار و لە فعلیدا. ئەوجە سبحان الله، من بچم هەستم کەسێک کار بژێرم بە پێشەنگ و ڕێبازیش کار بژێرم غەیری ڕێبازی محەممەد المستەفا صلی الله عليه وسلم لە خۆم شتی وا نابی. بەڕێزان، ئینسانی ئیماندار بگەڕێتەوە سەر قورئان و سنەتی صحیحی پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم. تەماشا ئەو ئاەتەکە قورئانە دەفەرمێ وما ئەنفەقتم من شەیء فهو یخلفه. تۆ هەر شتێک ببەخشی خوا لۆت دەنێرتەوە. خوای گەورە لە قورئاندا وای فەرمووە. يعني لو زياتر تشدوي محمد المصطفى فرمي صلى الله عليه وسلم ما نقصت صدقة من مال. خير كردن لمال دا قد كمينا كاتوا حتى بكتي إمام أبو بكر يقول فرموي أو جور كي لكنت دشي قري ندي فرموي لبرتي يا رسول الله، فرموي لبروي لآسمان إشخواي قوري لسرد قري دا إي ما يستا سبحان الله دولة من دكان ئەوانەی هەیتیان، ئەوانەی دەسەڵاتیان هەیە، ئەوانەی پارەی زۆریان لە بەردەستیدا هەیە، زەکاتی زۆریان لە بەردەستیدا هەیە، فەقیرێکی یەکجار زۆر بە چاوی خۆیان دەبین. بەڕێزان، ئەوجا پارەی لەسەر قەپات کردووە، لەسەری هەرگرتووە، یارمەتی نادا. دەبێت لە ڕۆژی قیامەت چ جوابی خۆی داتەوە ئەو ئینسانە کاتێک کە دەبینی هەژار هەیە، یەتیم هەیە، پێشمەرگە هەیە، ماڵ و منداڵەکەی فەقیرە، پێشمەرگە هەیە شەهید بووە، ماڵ و منداڵەکەی لەو پەڕی وەزعی ناخۆشیدا هەیە، یەتیممان هەیە، فەقیرمان هەیە، مامۆستا و مۆزەف و مەعاشخۆر و تەقاعد و دنیایەک لەوانەمان هەیە، فەقیر، هەژار. تۆ دەست لە دەستەڵات بشو لەوەی گەڕێ چووکە لەوەی منتەهی بووی. یعنی خەڵکێک دەستی بەسەر مالی و پارەداگرتێ زۆر بە ئاسانی لەبەر دەستی دەرنایە. بەس وەرە مسلمانەکە، وەرە و کەسی ئەهلی مزگەوتە، ئەهلی جەماعاتە، چای بەو هەموو فەقیر و هەژار و نەدار و لێ قەوماوانە دەکەوی کەچی نەتوانی یارمەتی یەکێک لەوانە بدا، یان یارمەتێکەشیان دەدا مەزبوط نییە، یان لە دوو فەقیرەکاندا ناگەڕێ، ئەوانەی کەوا مستحقن پێیان ببەخشی. سبحان الله، بەڕێزان، زۆر ئەساسە ئینسان لە کاتی لێ قەومان. یعنی ئێستا تۆ ئەگەر مقارنەکەی مقارنە جاری وهەیە خەڵکی کافر لە ڕووی ئینسانیەوە ماڵی خۆی دەکاتە 2 بەش 3 بەش، بەشێکی دەبەخشی، دەڵێ بیدەن ئەوانەی تالاسیمایان هەیە، ئەوانەی نەخۆشی ئایدیزیان هەیە، ئەوانەی نەخۆشی درێژخایانیان هەیە. علمیانیش ئیسپات بووە ئەو کەسەی دڵی خەڵکی خۆش دەکا بەخۆی دڵی خۆش دەبی، ئەو کەسەی دڵی خەڵکی خۆش دەکا بەخۆی زیاتر لەوان کەیف خۆش دەبی کاتێک پێی دەگاکەوە ئەوان بە تەمەرە و پارە و بەروبوومی ئەو وابووینە. لە سەلەفی ساڵح ئینسانی وا ئیماندارمانەیە کە سەدەقەی وان باز دەکەن، ئێمە شەرمەزار دەبین. دەوڵەمەندەکانە بێ شەرم دەیانگرێت تەماشا دەکەن، دەڵێ من 2 جار ئیوا هەیە، دەڵێ من 3 جار خۆم لە خوای گەورە کڕیتەوە، 3 جار خۆم لە خوای گەورە کڕیتەوە. زانی ئەو قسەی معنای چییە؟ قابلە بەیع و شرام کردێ، بەیع و شراکە کوب بووە. بەڕێزان، چووە لەسەر تەرازوێک ڕاوەستایە، وەزنەکەی چەندە؟ بەقەد وەزنی خۆی زێڕی دانایە، زێڕی دانایە حتا وەزنی ئەو زێر برندی کردیە. ئەو زێڕی چووە هەموو بەخشیە لۆ خوای پەروەردگار، جارێک، 2 جار، 3 جار. یعنی چ ئینسانێکە، چ ئیماندارێکە وای لێ دەکە ئەو هەموو ماڵ و ئەو هەموو پارەیە ببەخشی لە بۆ چێ؟ لە بۆ فەقیرەکان، لە بۆ یەتیمەکان. چەند کەسمان هەیە سبحان الله خوا شیفای دەدا بەواسطەی یارمەتی ماڵی یەتیمێک دەدا. محەممەد المستەفا فەرموو ئەنا وەکافیل اليەتیمی فی الجەنەتی هاکەذا. ئەمن و ئەوەی یارمەتی یەتیم دەدا لە بەهەشتی ئاوا پێکەوەینە. یعنی دەبێ لە وڵاتێکی مسلماندا یەتیمی فەقیرمان هەبی و نەدارمان هەبی و
شەو بگریە و ڕۆژ بپارێتەوە نەتوانی شتێک لە حاجاتی ماڵ و منداڵی خۆی جێبەجێ بکە دەبێ خەڵکێکی تەقاعودمان هەبێ و ئینسان زەمیری نەجوولێ بەرامبەریاندا کە 4 مانگ و 5 مانگ معاش وەرنەگرن بەڵام خەڵکێکی دەوڵەمەند نەبێ یارمەتیان بدە و دەستیان لە بۆ درێژ بکە و لەو نەهامەتی و لەو ناخۆشیەدا ڕزگاریان بکە دێها خەڵکمان هەیە بەخۆی دەوڵەمەندە خزمی فەقیرە برا گەورە دەوڵەمەندە براگزکە فەقیرە برا دەوڵەمەندە خوشک فەقیرە باب دەوڵەمەندە ئەولاد فەقیرە ئەولاد دەوڵەمەندە باب فەقیرە یعنی لەو مجتەمەع چاوت بە هەندێک شتی سەیر و سەمەرە دەکەوی سبحان الله دەڵێ دەبی ئەوە وڵاتی مسلمانان بی دەبی ئەمانە لەسەر قورئان و سنەتی صحیحی محەممەد المستەفا پەروەردەکرابن یعنی ناکرێ ئەو پارەیە ئەو ئینسانە لەسەر لەناو دڵیدا دەری بێنێ بیهێنێ بیبەخشی بە خەڵکدا بیدات بە خەڵکدا چەند خۆشە خەڵکێک بتوانی وعی ئەوەی هەبی بچی ئەگەر مامۆستایەک معاشی بداتێ تەقاعودی وەرنەگرتیە هی خانەنشینی پارەکەی بداتێ بە بەلاش بیدێ مقابل ڕۆژی قیامەت لە پەروەردگار وەری بگرەوە لە بۆ ڕەب العالەمین ئەو ئیشە بکە زۆر ئەساسە ئینسان بتوانی شتێک بداتن لە ڕۆژی قیامەتدا ئەجر و پاداشتەکەی وەرگرتەوە کە چاوەڕێی دەکا بەڵام ئەو پارەیە هەریگرە ئەو خەڵکەش ئەوەندە محتاجە محەممەد المستەفا فەرمووی ئەگەر جیرانت برسی بە توی تەواو ئیمان بە منت نەهینایە ئێستا جیران برسیە برادەر برسیە خزم برسیە خەڵک فەقیرە یەک دەوڵەمەند لە ناویاندا هەر کردێکەچی خەڵک لێدا مستەفید نینە جالوێ بەڕێزانم واللهی ئێمە ئەگەر تەماشا قورئان و سورەتی صحیحکەن ئەوەمان پێ دەفەرمێ کەی لا یەکونە دوولەتە بین الأغنیاء منکم پارە نابی بەس لە بەدەستی ئینسانی دەوڵەمەندابی ئەگەر تۆ ئینسانێکی ئیمانداری و نەفست هەیە و مسلمانی و باوەڕت بە قورئان و حەدیث هەیە ئەو هەموو ئاەتە لەسەر سەدەقە دەخینیەوە ئەو هەموو خەتیبە باز لە مەوزوعی خێرکردن و ئەجر و پاداشتی دەکات محەممەد المستەفا دەفەرمێ الئینسان فی ظل صدقته دەفەرمێ لە ڕۆژی قیامەت ئاوە سێبەری لێ دەکات سێبەر سەدەقا نایلی ڕۆژ لێی بدا نایلی عەزیەت ببینی نایلی ئازار ببینی ئەوە چی ئەو ئینسانە لەبەرەوەی ئینسانێکی خێرکارە خێری دەکا یعنی خێر بڵاوەکاتەوە باشترین خێر بەڕێزانم بەوەیە کە کەسێک تو بچی خواردنی لۆ دابین بکەین ناوماڵی لۆ دابین بکەی شتێکی لە بۆ دابنەی مەعاشێکی بدەی کرێی خانی لە بۆ بدەی یعنی بتوانی شتێک لەو مجتەمەعەدا لە خراپەدا کەم بکەیەوە خەڵکێک هەیە لەبەر نەبوونی پارە تووشی خراپە و گوناح و فسق و فەساد دەبی بەڵام پارەکەی تۆ دەتوانی ڕێگە لەو شتانە بگری یعنی سبحان الله ئێمە جاری وایە تەماشا دەکەی خەڵکێک هەیە ئیماندار و مسلمان کامل الئیمان بەڵام مالیەکی یەکجار زۆری لەبەردەستیدا هەیە فەقیرێکی یەکجار کەم لەبەردەستیدا ئەودا مستەفیدن جالوێ ئەمەگە تەماشای ئەسحابەی پێغەمبەر صلی الله عليه وسلم ئەبوو بەکری سدیق هەموو ماڵی خۆی بەخشی ئیمامی عومەر نیوەی ماڵی خۆی بەخشی ئوبەی کوڕی کەعب بەس ئەوەندە خوا تەوبەی لێ قبول کرد فەرمی یا رەسوڵ الله هەر هەموو ماڵی خۆم دەکەمە خێر پێغەمبەر فەرمی صلی الله عليه وسلم نا هەمووی مەکێ هەندێکی لە بۆ خۆت بێلەوە یعنی ئێستا ئیشەکان عەکس بوویتەوە ناڵێ هەموو ماڵم دەبەخشم یەک کەمی دەبەخشی کەمێک ئەویش زەکات ئەویش زۆر جار سوال دەکارێ بیدەمە کوڕەکەم بیدەمە کچەکەم لۆی سبێنێ لە پارەی دیکە نەیداتێ یعنی دەرەی داوەشایە ئەو ئینسانە لە خێرکردن و لە پارە سەدەقە و لە چاکە وەرە دەبڕۆ ئەو زەکاتە بدە بە فوقەرا لە پارەی خۆت بدە کوڕت لە پارەی خۆت بدە کچت لە پارەی خۆت بدە برا لە پارەی خۆت بدە یعنی حتا ئیوا هەیە سەدەقە و سەرفترە پرسیار دەکا بدەمە داک و بابم خێرە یعنی سبحان الله وامە لێ هاتێ زۆر ضعیف بووینە لە مەوزوعی ئیمانیەکان لە مەوزوعی خێرکردنەکان لە مەوزوعی سەدەقەکردنەکان یعنی ئینسان با چەند زۆری هەیە زیاتر ببەخشیلەوەی خوای پەروەردگار بەرەکەتی بێختێ پێغەمبەر صلی الله عليه وسلم دوعا لە ئەو کەسانە کردێکەوە سەدەقە و شتیوا زۆر دەکەن حتا لە حەدیثێک دەفەرمێ هەموو ڕۆژێ مەلایکەت هێنا دوو مەلایکەت هێنا دوعا دەکەن دەڵێن اللهم ئاعطِ ممسكا تلفا اللهم ئاعطِ منفقا خلفا خوایە ئەوەی ماڵی دەبەخشی بیدەیەوە خوایە ئەوەی ماڵی نابەخشی لێی وەرگریەوە جەخوا ئەزانی کەنجی لێت وەردەگیرێتەوە بەڕێزانم ئەو ماڵە ئەمانەتە لەلای ئینسان بیدە هەژار و فەقیرەکان بیدە نەدارەکان بیدە ئەو کەسانی کەوانیتیان بیدە ئەو کەسانی کەوا محتاجن و پێویستیان هەیە کورە حیف نییە لە وڵاتی مسلمانان کەسی وا هەبی نەخۆش بی نەتوانی عملیاتێک بکە لەبەر بێپارەیی عیب نییە لە وڵاتی مسلمانان کەسێک کە بی نەخۆشی درێژخایانی هەبی نەتوانن حەبی لە بۆ دابین بکەن و چارەسەر بکەن عیب نییە لە وڵاتی مسلمانان نەفرێک دەمری عیلاج و چارەسەری ناکرێت کەچی لە خارج و لە ئەوروپادا بە پارە چارەسەری ئەو جۆرە ئینسانە دەکرێت دەکەفالەتی چەند کەسێکی وا بکە ومن ئەحیاها فکەئەنەما ئەحیا الناس جەمیعا وەکو ئەوە هەموو خەڵکت زیندوو کرد بێتەوە ئەوەندە ئەجر و پاداشت دەبۆ دەنووسرێ ومێ دەکەم ئینشاء الله و قسانەی ما شتێک لە کاریگەریەک دروستکە لەسەر دڵی دەوڵەمەندەکان وەقل لهم في أنفسهم قولا بليغا لە کۆتاییدا پارڕین و لە خوای پەروەردگار رب العالمین یا ربی خوایە لەناومان ئەوەی فەقیرە خوایە دەوڵەمەندیکەی ئەوەی دەوڵەمەندە سەخی بکەی یا ربی خودایە ئەوەی کرێسیە بیکەی ساحیبی خان و ئەوەی هەژار و نەدارە خوایە ماڵی پێ ببەخشی ئەو کەسانەی خوایە محتاجی پارە و مالیان خوایە بەرەکەت بێخیە ماڵیان خوایە بەرەکەتیان لۆ بنێری دڵی دەوڵەمەندەکان نەرم کە یارمەتیان بدەن
خوای دەوڵەمەندەکانیشمان سەخی بکەی چاک بکەی باش بکەی موفقی دنیا و قیامەتیان بکەی یا رب العالمین یا ربی خوای لێت دەپارڕینەوە بەناوە جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت لە هەرچی ناخۆشی و نەهامەتی و ئەو قات و قوڕیە هەیە خوایە نەجاتمان دەی لەو بێمەعاشیە لەو خراپەی کەوا تێیداینە یا رب العالمین لەو بێپارەیە نەجاتمان دەی بەرەکەتی زەویمان لۆ دەربهێنی بەرەکەتی ئاسمانمان لۆ بینێریە خوارێ خوایە قەڵەمی عەفو بەسەر گوناحەکانی خۆمان دابینی هیداک و بابمان دابینی خێزانەکانمان ئیسلاح بکەی منداڕەکانمان صالح بکەی یا ربی خوایە ئەوانەی منداڵت پێ نەبەخشن پێیان ببەخشی ئەوانەی دیل و جیراویان هەیە لۆیان ئازاد بکەی ئەوانەی مشکلەیان هەیە لە بۆیان حەل بکەی ئەوانەی نەخۆشن شیفایان لۆ بنێری یا رب العالمین یا ربی خوایە لێت دەپەڕین و بەناوە جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت سەرفرازی دنیا و قیامەتمان بکەی یا ربی خوایە دڵەکانمان پڕکەی لە نوری قورئانی پیرۆز برایەتی لە مابینمان زیاد بکەی ئەو کوردستانە حفظ بکەی بیپارێزی یا رب العالمین لە هەموو نەهامەتیەک و ناخۆشیەک و لە هەموو خراپەیەک لە شەڕی هەموو دوژمنێک یا رب العالمین یا ربی خوایە لێت دەپارڕین و بەناوە جوانەکانت بە سیفەتە بەرزەکانت لەسەر ڕێبازی محەممەد المستەفا بمانژێنی هەڵ لەسەر ڕێبازەشدا بمرین لەو ڕۆژەی کە دەمرین و ئەمانەتی ڕوحت تەسمیل لەکەین خوایە بە گەورەی خۆت لێمان ڕازی بی ئامین ئامین والحمد لله رب العالمین وسلام عليكم ورحمة الله وبركاته.